سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ. ڕۆژی پێنجشەممە سیوێکی مانگی گەلاوێژ بەلەمێک کە هەڵگری کۆمەڵێکی زۆر پەنابەر دەبێت کە دەیان هەوێت لە ڕێگای دەریای مەدیتەرانەوە خۆیان بە وڵاتی ئوروپا بگێنن لە کەناری جەزیرەی کەرتی وڵاتی یونان نقم دەبێت و لا کامدا یەک کەس بە ناوی مونیرە حەیدەری گیانی لە دەستەدات و تا ئێستا 16 کەسی تر بێسەر و شوێنن. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە و تاوتوێکردنی قەیرانی پەنابەری لە بەرنامەی ئەم جارەماندا میوانداری هاوڕێ شۆڕش کەلیمیان دەکەین لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی فەنلاند. هاوڕێ شۆڕش بەخێر بیت بۆ ئەم بەرنامەیە و سەرەتا پێمان بڵێ تا دوای نزانیاریەکانی تیرمانگ چین. زۆر سپاس هاوڕێژیان، هیوادارم هەمولایەک باش و سلامەت بن و سڵاو ڕێزی منیش بۆ بینەرانی خۆشەویستیەوە. ئەوەی ڕاستی بێ لە سیویەکی تیردا لە هەرو جۆرەی بۆ خۆتان ئاماژەتان پێکرد لە کناراوەکانی کەرتی وڵاتی یونان بەداخەوە قایقێکی پەنابەرم دەبێت کە پەنابەرێکی چەندی بۆ ئێستا معلوم نییە، بەڵام ئەوەندەی معلومە ئێستا ئەوەیە کە 17 کەسیان 17 یا بۆ زیاتر و کەمتر ئێستاش 100 شتەکە دیار نییە وەلی کێشە و مشکلاتانێکی هەیە پەنابەری سوچۆنە هیچی معلوم نییە بووە 16 کەس زۆر ئاماژیان شۆنن بەداخل کەسێکیش بنێوی منیرە حەیدەری خەڵکیەکانی سەر بەستانی کرماشانە گیانی خۆی لەدەست داوە کە زانکۆکانی ئێرانیا لە کاروباری بانکیدا دەرسی خوێندووە گیانی خۆی لەدەست. بەڵێ ئایا ئامارێک سەبارەت بە ڕادەی گیانە دەستان لە ئاوەکانی مەدیتەرانە کە پەنابەران بۆ سەفەر هەڵی دەبژێرن لە بەردەستایە؟ بەڵێ بەپێی دوایین ئامارەکان کە سازمانی کۆچ بەرحاڵ دیتوێتەوە جایدیەوە دەتوانێت زۆر زیاتریش بێت لەو ئامارانە بەپێی ئەو قایقانەی کە ڕێگەستری کراون یا بەرحاڵ نێویان هەیە لە نێواندا زیاتر لە 1146 پەنابەر لە شەژمانگی ئەوەڵی ساڵی 2021دا بەداخەوە گیانە لەدەستداوە و لەو ڕادێش زیاتر لە 15300 پەنابەر ڕادستی وڵاتی لیبی کراونەتەوە. دیارەوەی ئەماری تورکیە بێتەوە لە بەردەست نیە چۆن تورکیا ئەماری نەداوە چەندە پەنابەر ڕادستی کراوەتەوە و چەندی نردێتەوە وڵاتەکانی خۆی یا لە زیندانەکانی یا بەرحەڵ لە شوێنەکانی حاوانەوەی کۆچبەران ڕایگرتوونە. بەس ئامارەکان فعلەن ئێستا ئەوەی دەڵێن وە سەبارەت بە ساڵی پێشوو 2 بەرابەر زیادی کردو پارەکە تا هەرو دەمانە نیمەی ساڵی 2020 شەژمانگی نیمەی ساڵی 2020 513 کەس بەداخەوە گیانە لەدەستدا بوو و ئەو ساڵ ئەو شتە گەشتۆتە زیاتر لە 2 بەرابەر ئەو ڕادەیە. بەڵێ هاوڕێ شۆڕش هۆکاری زۆری ئەم ڕادەیە لە گیانە دەستان چیە و بۆچی ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە؟ ئەوەی ڕاستی بێ هەرو جۆرەی کە ئامارەکان زۆرێک لە ڕۆژنامەکان و زۆرێک لە تەلەڤیزیۆنەکان باسی و شتێ دەکەن کێشەی ئەسلی دەگەڕێتەوە سەر نەبوونی گروهی نەجات یا هەمان ئەو کەسانەی کە پەنابەرەکان بەرحەڵ ڕزگار دەکەن لە ئەوەکاندا بەتایبەت و پەنابەرانەی کە تعدادیان زۆرە و بە ومێدی ئەو گروهە نەجاتانە یا ئەو گروهانەی کە بەرحەڵ لەلایەن وڵاتەکانەوە تەرخان دەکرێن بۆ نەجاتی پەنابەران ئەوانە لە ساڵی 2019دا وڵاتانی ئەوروپا بڕیارێکیاندا بەداخەوە کە چی دیکە ئەو گروهی نەجاتی یا ئەو کەشتیانەی کە ڕزگاری دەکەن پەنابەرەکان لە ئاوەکاندا کە وێڵان ماونەتەوە بەسەر ئاوەکاندا ئەوانە ڕاگرت بە خاتیەوەی کە پەنابەرەکان تەشویق نەبن زیاتر لەوە بێنە نێو ئاوەکان و ژیانی خۆیان بخەنە خەتەر و هەروەها قاچاقچیەکانیش تەشویق بەوە نەبن بەرحەڵ بەو شێوەیە لە شێوەکان پەنابەرەکان لە نێو ئاوەکاندا بەو شێوەیە بەرەڵا بکەن بە خاتیەوەی کە دوای گروه نەجاتەکان یەکێک لە شەشەکان دەگرێتەوە سەرەوەی شێشەی دیکە ئەوەیە کە پەنابەرەکان زۆر زیادیان کردو هەرو جۆرەی کە ڕادەی کوشتنی پەنابەرەکان دەستدانی پەنابەرەکان زیادی کردووە بەو ڕادەیەش پەنابەرەکان دیارە زۆرتر دەکەونە ژێر مەترسیەوە و خەڵکێکی زۆرتر ڕوو دەکەنە ئاوەکان و شتێکی زۆر بەداخەوە لەو ئاخریانەشدا کە زۆرێک لە وڵاتەکان ئاماژەی پێ دەکەن زیادکردنی ریسک لەلایەن پەنابەرانەوە بۆ ڕزگاربوونیان لەو وەعز و شەرایەتی کە تێدانە لەلایەن خۆیانە و پەنابەرەکانە کە پەنابەرەکان ساڵان زۆر بە کەمی ریسکیان دەکرد ینی ریسکەکانیان زۆر چکۆلەتر بوو ئێستا ریسکی پەنابەران کەوتوتە ڕادەیە کە
کابرا زۆر کەسە ماڵ و مناڵی خۆ دەستی دااتەوە سواری قایقێکی زۆر زۆر سەتایی دەبێ و خۆی لە دڵیەوە ئەوەی دەدا فقط بەشک و نەجاتی بێ کە احتیماڵی گیان دەستدانی پەنابەر لەو شرایەت و لەو موقعیەتیدا کە کەشتێ گەورانە بەوێدا دەڕۆن و مەوجەکانی دەتوانێت زۆر بەڕاحەتی سەراوژێریان کا و نقمیاویان کا زۆر زۆر زیاتر بووە و لەو دوایانەشدا بەرحاڵ لەلایەن وڵاتی بریتانیاوە لەلایەن وڵاتی ئینگلیسەوەش ئەو شتە ڕاگەیەندرا کە بەداخەوە پەنابەرەکان لە کاناڵی مانشوانە زۆر زۆر ریسکی گەورەتر دەکەن و بەقایەکی زۆر سەرەتایی کە دەتوانێت بۆ ئەو بەری چۆمێک یا ڕووبارێک استفادەی لێ بکرێ ئەوانە دێن دانێو لە کاناڵی مانش و لە دەریا پێپەڕنەوە بۆ ئەوبەری و پەنابەرێکی زۆریش پەڕاونەتەوە وەلی بەداخەوە زۆر پەنابەر دەتوانێت لەو وەسەتەیدا گیانی لەدەستدا و بەڵای زۆری بەسەر بێ کە هیچ ئامارێک لەبارەی ئەو کەسانەدا نەدەدرێ نەباسی دەکرێت و زۆر کەس بێسەر و شۆن دەڕوا بۆیە ئەو ئامارانەی کە ئێستا دراوە لەباری غەرقبوون و گیان لەدەستدانی پەنابەران دەتوانێت چەند قات بێت. بەڵێ پێت وایە ڕێگاچارە چی و چۆن دەبێت بەرامبەر ئەم سیاسەتە دژە ئینسانی و دژی پەنابەرانە بوەستینەوە؟ ڕێگاچارە ئێمە ناتوانین هیچ ڕێگاچارەیەکی بەبێ دەستبردن بۆ ئەو سیستم و ئەو وەعزیەتەی کە لە خاوەرمیانە و لە ئافریقا بەتایبەت پێکێنراوە بۆ خەڵکی هەژار و خەڵکی لێقەوما و خەڵکی لە جەرگەی شەڕدا ناتوانین هیچ ڕێگا عیلاجێک بینەوە دەست بۆ شتێ نەبین. پێشدا ئێمە دەبێت دەست بۆی برین دەستێوەردانی دەرەکی لە وڵاتانی ڕۆژاوا یا ڕۆژهەڵات و هەروەها خاوەرمیانە کەم بێتەوە ڕۆژەی فەقر و فەلاکەت و هەروەها دیکتاتۆرەکان و دەسەڵاتدارەکان کە بەڕاستی ژیانیان لە خەڵکی تاڵ کردو و هەرچی سروەت و سامانی وڵاتانەیە بەرحاڵەوانە بۆ خۆیان ڕای دەشێشن و زۆرتری منتەقل دەکەم وڵاتانی وروپایی و هەر وڵاتانێک کە ئێستا باسی مافیا حقوقی بەشەر و حقوقی ئینسانی ئینسانەکان دەکەن ئەوانە بۆ خۆیان یەکێک لە گەورەترین بێگەورەترین ئەو بانکانان هەیە کە پارە و سەقامی ئەو خەڵک دێتە نێو حیسابەکانیانەوە هیچ کەسی لە هیچیان ناپرسێت. وەروەها بە نەزەری من ئێمە وەکو کەسانی دانیشتووی دەرەوەی وڵات دەتوانین بە ئاکسیۆن بە فعالیان بۆ سازمانی میلەت بۆ سازمانە بەشەریەک حقوق بەشەریەکان بۆوانە بۆ دەوڵەتەکان بەرحاڵ کارێک بکەین کە بەڕاستی دووبارە ئەو هەڵمەتەی کە پێشتر ساڵی 2009 پێش 2009 گەڕان و پشکنین لە دەریاکان بە دوای پەنابەرانی وێڵ و سەرگەردان کە بەرچانی وێڵیان دەکەن یا بخۆیان بە ئومیدواوە توارەزوویە کە نەجاتیان دەن چۆن هیچ قدرەت و ئیمکانێکی وایە نەپەڕنەوە دەریای بۆ شێوەیە ئەوانە دووبارە وەگەڕخنەوە و بەرحاڵ نوری ئومیدێکە بێ بۆ پەنابەرانە بۆ نەجاتیان کە ساڵان زۆر ئامار کەمتر بوو یەکێک لەو ئامارەکان کە زیادی کردو ئێستا بەداخەوە هەرەوەیە کەوتیمانیان کوردن حەزر بووە هەمویان ولاناون بۆ نەجاتی ئەو پەنابەرانە. بەڵێ هاوڕێش و ڕۆشن پرسیارێکم نەماوە ئەگەر خۆ شتێکت هەیە لە کۆتاییدا ئەزافەکەی فەرموو بەڵام بە کورتی. ئێمە ئەگە باسی پەنابەران بکەین بە تایبەت و پەنابەرانی ڕوودا ئەوروپا دەکەن هەتا ئەو شێشەیە لە وڵاتانی ئەمریکا جنوبیەوە بەرەو ئەمریکای شمالی یا هەمان ئەمریکا و کانەداوان شتە هەیە ئێمە ناتوانین باسی ئەو کێشەیە یا باسی ئەو مشکلە بکەین ئەگە دەست بۆ ئەو سیستمە و ئەو شێوازی حکوومەتداری لە سەطحی دنیادا نەکەین چون بەڕاستی بەداخەوە هەرو زۆری بۆ خۆم ببینین پەنابەرەکان زۆرتر لە وڵاتانی کە شەڕیان تێدایە وڵاتانەی کە هەر وڵاتە ئەوروپاییانە و وڵاتانی ئەمریکا و بەرحاڵ ڕۆژاوا دەستێوەردان دەکەن لە دەسەڵات و ژیان و لە ئیقتصادی وڵاتاندا بەداخەوە ناتوانینەوە باسی شتێ بکەین ئەو شتەی دەنەزەر نەگرین هەتا ئەوانە دەستێوەردانیان هەبێ هەتا ئەوانە بەو شێوەی لە شێوەکان ئەو کارانە کۆتایی پێنێنن بە دڵنیاییەوە پەنابەر هەردەبێ و بەرەو زیاتریش دەچێت چۆن هیچ ئاسۆیەکی ڕوون لە حاڵی حاضردا بێزگە لە خەباتی خەڵک لە وڵاتانی خۆیاندا بێزگە لە ڕووخاندنی دیکتاتۆرەکان نییە و تا ئەو شتەش نەبێت پەنابەر هەردی و بەرەو زیادی و یەکی دیگەگە دەمەوێت ئاماژەی پێ بکەم وەزعیەتی پەنابەران لە وڵاتانی ئوروپایە ئەو پەنابەرانە زۆری و ئەبیر دەکەنەوە کە گەشتە ئوروپا هەموو شتێک تەواو دەبێت هەموو نەهامەتێک تەواو دەبێت هەموو شتێک کۆتایی پێ وڵاتانی ئوروپا بە پێی ئەوەی کە ئێستا پەنابەرێکی زۆر ڕوویان تێدەکات ئەوان هاتوون پەنابەرەکان گوڵبژێر دەکەن پەنابەرە سیاسیەکان زۆر بە بێمەیلی و زۆر بە نامحتەڕەمی و زۆر بە شێوازهایەکی زۆر ناشرین وەریان دەگرن ئەگە وەریشانگرن نە ئیمکانات و شرایطی کە بۆ خەڵکی خۆیانە تاندازەیەکی زۆر لیان دەریغ دەکەن و ئێستا زۆرێک لە قانون و مەقەرڕاتی تازە هاتووە کە یەکەوەی خانەوادە
سوزانم دەستڕاگەیشتم بە کەس و کاری خۆی لە نەبرانێک قامەتیان نیە و زۆر بە قورسی و بە ناخۆشی و بە سەختی ئەگە بە قاچاق کەسێک لە ڕێگای غەیری قانونی و بێتێرە پێی دەدەن دەستی بە هیچ شتێکی ڕناگا و زۆرێک لە پەنابەرەکان لێرە بە تایبەتوانی بنەماڵیان هەیە ئەوانەی کەس و کاریان یا ژن و مناڵیان هەیە بە تایبەت یا مێرد و مناڵیان هەیە ئەوانە زۆر لە فشاردان لێرە لە فشاری ڕۆحیدان زۆری تووشی کێشەهای دەرونی کێشەهایەکی زۆر ناخۆش دەبن دەبێت حتمما کار پیدا بکەن بە خاتریکە بتوانن کەسوکاریان بێن و خانەوادایان لێرە بەرحاڵ چێش نێرە بەو شێوە لە شێوەکان بۆیە ئێرەش ئەو بەهشتنیە کە پەنابەران زۆری وابیر دەکەنەوە دێن لێرە هەموو شتێک کۆتایی پێدیە ئێرە دەتوانێت سەرەتایی یەکێک لە گەورەترین کێشەکانی دیکەی ژیانیان بێت کە تۆ فێربوونی زمانە کێشەهایەکی زۆرشتی دیکە کولتورە ئابوهوایە زۆر شتێکە لێرە بیری لێ ناکاتەوە کە دێت لێرە چاو دەکات دەگەڵێن دەبێت دەست و پەنجکەوە زۆر کەس زۆر پەنابەر لێرە تووشی کێشەی دەرونی کێشەهایەکی زۆر گەورە دەبێتەوە کە بەداخەوە وڵاتانی ساڵ بە ساڵ بەتوندکردنی قانون مقررات خۆیان ئیتر ڕێگا لەو پەنابەرانە ناخۆش و ناخۆشتر دەکەن و هیوادارم خەڵک لە بیرۆکەی بێ گایەوەی ڕوو کاتە هەندێک ئەو هەموو ڕێگا قورس و سەخت و ڕیسکە گەورەی بۆ ماڵ و منداڵ و خێزان و خۆی هەڵبژێرێت بیر لەوە بکەنەوە خەڵک کە بەڕاستی خۆیان لە وڵاتی خۆیان بە شێوەیەک لە شێوەکان ئەو دەسەڵاتانە چی دیکە لیان قبول مەکەن و بەم شێوەیە ژیانی خۆیان نەخەنە مەترسیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێی شۆڕش کەریمیانە بۆ بەشداری لەم بەرنامەیەدا و هەروەها سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان بوون. سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.